وتەیەک بە بۆنەی دەستپێکی دانیشتنەکانی دادگای حەمید نووری قاتڵ و ئەشکەنجەگار لە پێتەختی سۆئێد. ئەمڕۆ دەی ئوت بەرابەر لەگەڵ 19 مانگی گەلاوێژ حەمید نووری بە ناسناوی حەمید عەباسی بە تۆمەتی پێشێلکردنی مافە نێونەتەوەییەکان لە جۆری قورس و قەتڵ لە دادگایەک لە ستۆکۆڵمی پێتەختی سۆئێد دادگایی کراوە. ناوبراو لە مانگی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 1367 هەتاویدا لە پۆستی دادیاری زیندانی گەوهەردەشت و هاوکاری قازی موقەیسە بە ناسناوی ناسریان یارمەتی گروپی مەرگی دەدا. حەمید نووری بەندکراوانی سیاسی بۆ ئێعدام بە گروپی 4 کەسی مەرگ واتە ئیبراهیم ڕەئیسی، مۆرتەزا ئیشراقی، سەید عەلی نەیری و مستەفا پۆرموحەممەدی دەناساند. بەندکراوانی سیاسی گیان بەدەربردوو لە کوشتارەکانی ساڵی 67 کە شایەتی جەنایەتی نووری بوون لەم بارەوە شایەدیان داوە. ئەو کە لە زیندانی گەوهەردەشت ئەشکەنجەگار، دادیار و یارمەتیدەری موقەیسە بوو، بەندکراوانی سیاسی بۆ ئێعدام هەڵدەبژارد و پێویستی ئێعدامکردنی ئەم بەندکراوانەی بۆ ڕازیکردنی گروپی مەرگ پەیگیری دەکرد. شایەتحاڵان سەبارەت بەم جەنایەتکارە نووسیویانە کە نووری پاش ڕەوانەکردنی بەندکراوان بەرەوداری ئێعدام شیرینی و نانی خامەیی بڵاو دەکردەوە. حەمید نووری پاش چوونە دەرەوە لە دەستگای قەزایی بۆ وەزارەتی ئیتڵاعاتی کۆماری ئیسلامی گوازراوەتەوە و لەوێ لەگەڵ مستەفا پۆرموحەممەدی و عەلی فەلاحیان هاوکاری کردووە. نووری هەروەها تۆمەتباری بەشداریکردنی ڕاستەوخۆ و چالاک لە ئازار، ئەشکەنجە و ئێعدامی بەندکراوانی سیاسی لە جەریانی کوشتاری بە کۆمەڵی بەندکراوانی سیاسی لە ساڵی 1367 لە زیندانەکانی ئێڤین و گەوهەردەشتە. ناوبراو کاتێک کە بۆ وڵاتی سۆئێد سەفەری کردبوو پاش نیوەڕۆی شەممە 9 نوامبری 2019 بەرابەر لەگەڵ 18 خەزەڵوەری 1398 لە فڕۆکەخانەی نێونەتەوەیی ئێرلەندای ستۆکۆڵم با حوکمی دادسەرای ئەم شارە بە شێوەی کاتی دەستبەسەر کرا. دادستان دەستبەجێ حوکمی دەستبەسەری کاتی حەمید نووری هەر لە سەرەتاوە 1 مانگ دەرکرد تا لێکۆڵینەوە لەسەر تۆمەتەکانی ئەنجام بدات. لە مانگەکانی دواتردا و تا بە ئەمڕۆ ئەم حوکمەیان تازە کردەوە. بەپێی دەقی ئیدعانامەکە نووری لەگەڵ باقی مەئمورانی زیندان لە ئێعدامە بە کۆمەڵەکاندا بەشداری کردووە و گومانی لەسەرەکە بە ئەنقەست ژمارەیەکی زۆر لە بەندکراوانی سیاسی کوشتووە و گەلێک ژان و ئازاری بەسەر بەندکراواندا سەپاندووەکە دادستانەکان ئەم کردەوەیەیان بە ئەشکەنجە و هەڵسوکەوتی نامرۆڤانە پێناسە دەکەن. خومێنی لە ساڵی 1367دا فتوای کوشتنی چەند هەزار بەندکراوی سیاسی کە دەورانی مەحکومیەتەکەیان تێدەپەڕاند و یان تەنانەت تەواویان کردبوو دەرکرد. خومێنی نیگەرانی ئەوە بوو کە شکست لە شەڕی ئێران و عێراق ئاخێزی جەماوەری بەهێزی لێ بکەوێتەوە و هاوڵاتیانی شۆڕشگێر ئەم بەندکراوە سیاسیانە ئازاد بکەن. ئەوان بەپێی ئەزموونی ساڵی 1357 دەیانزانی کە ئەم بەندکراوانە دەستبەجێ دەبنە بڕبڕەی پشتی بزوتنەوەیەکی مەزنی ڕووخێنەر. بەپێی دوایین ئامارەکان ئەم بەندکراوانە 5,000 کەس بوون کە لە ماوەی 2 مانگی گەلاوێژ و خەرمانانی 67دا ئێعدام کراون. جەنایەتکاران سەرەتا بەندکراوانی موجاهیدینیان کوشت و پاشان لە مانگی خەرماناندا 1100 بەندکراوی چەپ و کۆمۆنیستیان ئێعدام کرد. دەوڵەتانی بورژوایی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کە ئەمڕۆ بە محاکمەی یەکێک لە هۆکار و ئەنجامدەرانی ئێعدامەکانی 67 ڕەزایەتیان داوە، بەژەوەندی ئابووری ئەو کاتیان فەرمانی پێدەدان کە ڕۆڵەی ئازا و شۆڕشگێڕی جەماوەر لە بێدەنگیدا ببنە قوربانی. هەر بۆیە هەموو میدیاکانی هێڵی ڕسمی و دەستگای حکوومەتی سەبارەت بەم کوشتارە بە کۆمەڵا بێدەنگیان گرتەبەر. کوشتاری بەندکراوانی سیاسی کە لە مانگی گەلاوێژی ساڵی 1367 کە بە ئێعدامی بە کۆمەڵی ئەندام و لایەنگرانی سازمانی موجاهیدینی خەلق دەستی پێکردبوو، لە یەکەمین ڕۆژەکانی مانگی خەرمانان بە کوشتاری بەندکراوانی چەپ و کۆمۆنیست درێژەی بوو. کۆمیسیۆنی مەرگی پێکاتوو لە نەیری قازی شەرع ئیشراقی، دادستانی تاران، مستەفا پۆرموحەممەدی و ئیبراهیم ڕەئیسی
پاش ئەوەی کە راپۆرتی مەئموریەتی جەنایەتکارانەی مانگی گەلاوێژی خۆیان لە زیندانەکان بە خومێنی ڕاگەیاند، فتوای کوشتنی کۆمۆنیستەکانیشیان لێ وەرگرت و لە یەکەمین ڕۆژەکانی مانگی خەرماناندا لە گیانی ئەو مرۆڤە ئازادانە بەربوون کە دڵیان لێوا و لێوی هیوای مەزنی ڕزگاری مرۆڤی چەوساوە و ستەملێکراو بوو. کەرەستەی کوشتنیان ئامادە کرد و بەندکراوە ئارمانخوازەکان بەوتنی نا بە جەلادەکان بە پەتی سێدارەوە کران و بەم جۆرە شەرمەزاری مێژوویی لە نێوچاوانی ئەم خوێن ڕێژانە درا. هەزاران بەندکراوی خەباتکار ئێعدام و مەرگیان قبول کرد، بەڵام لە بەرامبەر خوێن ڕێژاندا سەریان دانەنەواند. ئینسایکلۆپیدیای جیهانی ئەم کارەساتە دژەمرۆیەی بەم جۆرە تۆمار کردووە. پرسیار و وڵام لە بەندکراوانی کۆمۆنیست لە ڕێکەوتی پێنجی خەرمانان و لە بەندکراوانی گەوهەردەشتەوە دەستی پێکرد. ئایا موسڵمانی؟ ئایا باوەڕت بە بەهەشت و جەهەنەم هەیە؟ ئایا لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوو دەبی؟ ئایا قورئان دەخوێنیەوە؟ ئایا هەموو ڕۆژێ نوێژ دەکەی؟ پێت خۆشە لەگەڵ موسڵمانێک هاوبەند بی یان لەگەڵ غێرە موسڵمانێک؟ ئایا ژێر لاپەڕەیەک کە تێدا نووسرا بێ ئیمانت بە خودا و پەیغەمبەر و ڕۆژی قەیامەت هەیە ئیمزای دەکەی؟ وا لەوانەش پڕماناتر، ئایا لە بنەماڵەیەکدا گەورە بووی کە تێدا باوکت نوێژی دەکرد و بە ڕۆژوو دەبوو قورئانی دەخوێند؟ تەنیا وەڵامێکی نا بە هەر کامە لەم پرسیارانە دەیتوانی ببێتە هۆی ئێعدامکرانی کەسەکە. سەبارەت بە پرسیاری ئاخر وەڵامی ئەرێنی پێی بە مانای ئێعدام بوو، لەبەر ئەوەی کە لەسەر ئێرتیداد و لادانی کەسەکە تەئەکیدی دەکرد. بە پێی پێوەرە فیقهیەکان تەنیا کەسێک دەتوانێت مرتەد بناسرێکە لە بنەماڵەیەکی موسڵمان و لە ژێر سێبەری باوکێک کە بەردەوام نوێژ و قورئانی دەخوێندەوە و لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوو بووە گەورە بوو بێ. کۆماری ئیسلامی لە ئێستادا لە ژێر باری قەیرانی ئابووری، سیاسی، گەندەڵی جێکەوتوو هەروەها بیرەوەری ئەشکەنجەی دەیان هەزار بەندکراوی سیاسی و کوشتاری هەزاران کەسی ئەوان پشتی چەماوە. یادی ئازیزانی گیانبەخت کردو لە ئێستادا هێزی بزوێنەری ڕووخاندنی دەسەڵاتی تاوان و جەنایەتی ئیسلامی بەهێزتر دەکات. پێویستە خەباتی کرێکاران و جەماوەری وەگیان هاتوو ناڕازی لە ڕێگەی وەبیرهێنانەوەی بیرەوەری ئەو بەندکراوە دلێر و کۆمۆنیستە خۆڕاگرانە بەهێز بکەین و ئەگەر لە ماوەی دادگایکردنی حەمید نووریدا سازشێک ئەنجام نەدرا و زانیاریەکی شاراوە ئاشکرا بوو، پێویستە هەر لەم پێناوەدا کەڵکی لێوەربگیرێت.